ڕێگای یەنگیجەی تاڵەبانی سنووری داقووقە و سەردەمانێک دانیشتوانی ئەم گوندەی لەسەر ئەم شارڕێیە بوونە بەبێ ترس و دڵە ڕاوکیە هاتوچەیان دەکرد بەڵام لە ئێستادا کوردانی ئەم ناوچەیە دەڵێن بەهۆی زیادبوونی جموجۆڵەکانی داعش مەترسی لەسەر ژیانیان هەیە. بەداخەوە پێرەشە و دوولاوی دیەکەمان دێنگیجێی داقۆق لەلایەن تیرۆریستانی داعشەوە ڕفێنراون ئەمانە کاریان پاسەوانی تاوەرە کارەبایەکانی نێوان بەغدا و کەرکووکن. ئەم دوولاوە شەو لە منطقەی جەمبور لە جەبەڵی جەمبور شەو کاژمێر دوای 12 شەو ڕفێنران و نەمانە لێرۆ پەیامی ئەگەێنینە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانش بەداخەوە ئەم کارانە سوتاندنی داخڵودانی جوتیارانی کورد ڕفاندنی لاوانی کورد ئەمە خۆی بۆ خۆی پەیامێکە ئەوە گەیەنێکە ئەم ناوچەیە ڕۆژ بە دوای ڕۆژ شۆڕە بێ لە کورد. داواکارین هێزی استخباراتی زیاتر بەکاربێنن زیاتر احتیمادکەنە سەر خەڵکی ناوچەکە بۆی بتوانن مۆڵگەکانیان بدۆزرێت و یەکەیەکە دەستگیر بکرێن. داواکارین لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی بەغدا لە کولی کەسێک یارمەتی بدەن بەریدەن. مەترسیەکان زۆرن و کوردانی ناوچەی داقووق لە مەترسی تەواودان و داوای بەهاناوە چوون دەکەن دەڵێن ڕۆژێک کەسەکانمان دەرفێنن و ڕۆژێکیش دەغڵەکانمان دەسووتێنن. ئەمەوا بێ ئێمە ناتوانین بڕۆنە دەرەوە تکەش ئێمە چاکەڵگەن ناڕن گێلەکەی قابی حەوش حرەسیات بگنەوە شەو ئەمە وەزع نییە ئێمە تێیتان وەکو داواکارێکمان لە حکوومەتی بەغدا هەیە بە تایبەتی بۆ چارەسەرم کێشەیە بۆ دۆزینە ئەو دووگانجە جوانە ئەو دووگانجە هەموویان مناڵی فەقیرن. سەرەڕایی بوونی هێزێکی بێشومار و پرچەک بەڵام تیرۆریستانی داعش لە ناوچەی کێشە لەسەرەکان پەلاماری خۆی دەدات و گەنجانی کورد دەرفێنێت و دەغڵ و دانیان دەسووتێنێت. دانیشتوانی گوندەکانی سنووری داقووق داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن فریایی گوندەکانیان بکەون چونکە لە ژێر مەترسی تەواودان. محەممەد ئەڵماس گەلی کوردستان داقووق.